بفيدتو بجياني شيرينم يا نبي أمان يا نبي دلبر دبازي كروان يريتا يا نبي تاخد دفر مشفعة بوتوش يا نبي أمان يا نبي ئەو ئاهەنگە بە بۆنەی تەواوکردنی 3 ساڵ لە خولێکی درێژخایەن بە ناوی خولی پێگەیاندنی مامۆستا عەبدولباقی هەرتەلی بۆ زانستە شەرعیەکان کە هەریەک لە کتێبەکانی ئەلفی ئیبن مالیک و جەمع و جەوامع و منهاج و تاڵیبینی تێدا خوێندرا لەو ماوە درێژەدا بە مەبەستی زیاتر پێگەیاندن و تۆکمەکردنی ئەو مامۆستا بەڕێزانە دوای تەواوکردنی ئەو خولە لەسەر دەستی هەرسێک مامۆستای بەڕێز دکتۆر محەممەد عەبدولباقی، دکتۆر کەمال محەممەد بۆسکێنی و مامۆستا حەسەن عەلی بڕوانامەی بەخشینی ئیمامەت و خەتابەتیان پێدرا بە ئومێدی ئەوەی کە ببن بە ئیمام و خەتیبێکی سەرکەوتوو پێگەشتوو و تەواو و هەڵبەتە ئەوەش کۆتا پێگە و کۆتا نوقتەی سەرکەوتن نییە، بەڵکو سەرەتایە بۆ زیاتر فێربوون و چوونە ناو عیلم و زانست و پێگەشتن و گەشەکردنی زیاتر. ئومێدن وایەکە وڵاتی ئێمەش زیاتر بەرە و باوەشی فەقەیاتی و مەلایەتی بگەڕێتەوە بۆ ئومێدی زیاتر پێگەیاندن، هەروەکو چۆن پێشینانمان لە پیاوانی ناودار و دیار و سیاسی لە حوجرە و مزگەوتەکان پێگەیشتون و قەدر و گەورەیی ئەو گەورەیە بگەڕێتەوە بۆ خوێندنی حوجرەکان وەکو ساڵانی ڕابردوو بە ئومێدی ئەوەی کەسانی گەورە و گەورە پیاوانی شوێنکەوتەی گەورە پیاوانی پێشینن لەو خولانەدا پێبگەن و گەنجەکانمان زیاتر بگەڕێنەوە بۆ باوەشی ئەو زانای بە هەڵوێست و چاک مشورخۆر و پەرێز پاک بۆ ئیسلام بۆ گەل بۆ خاک دەبێتە جێی ئیفتیخار. زانای خواویست و سەرڕاست ڕەزای خوای دەبێتە خواست، قەت تەسلیم نابێ لە ئاست غەیری خوای پەروەردگار. لەلای ئەو دین و دەوڵەت ئیسلام و حکم و سیاست دووڕون بۆ یەک حەقیقەت قەت لەمە نایەتە خوار. قورئان لەبێ تاسینی بە یەک جوملە دەبینی دەیکاتە نەهجی ژینی لەگەڵ سونەتی سەردار. خۆشحاڵی ئەوڕۆ بەشدار بین لە وەرگرتنی ئیجازەی عیلمیە کە ماوەی 2 ساڵ و نیوە لە بەردەوامی لە مامۆستا بەڕێزانەدا. ڕاستی فرسەتێکی زێڕینە بۆ مامۆستایانی ئاینی بۆ کەسانی کە لە سلکی مامۆستای ئاینیدا دەور ئەبینن بەشداری بکەن لەو دەورانە لەو مناسبەتانە. بەڕاستی کاریگەری هەیە. من بخۆم ئیجازەی عیلمیشم هەیە و بەڵام حەزم کردو بەشدار بووە دووهەمی ئیجازە چۆن لە بەشەکانی ئەکادیمیا کابرا ماستەری هەیە، دکتۆرای هەیە، 2 دکتۆرای 2 ماستەری هەیە. مامۆستایانی ئاینیش بۆ نەبێ ئیجازەیەکی وەرگرتووە زوو ئێستا کە مناسبەتی واری بێتێتە پێشەوە بەشداری نەکەن. پێم باشە بەشداری بکەن و ئەوانە جارێکی دیکە هەم ئەو زانستی ئێستا و زانستە کۆنەکە تێکەڵ ئەبێتەوە و بۆوان سوودی باشتر دەبێەوە لە زانستی تازە سوود ئەگرن و دەبێتە مای ئەوەی کە لە ئەم مۆزەڵی ئێستا حاڵی بن. یعنی بەڕاستی کاتەکان گۆڕاون و زانستەکان گۆڕانکاریان بەسەر داهاتووە. داوا لە هەموو مامۆستایان دەکەم کە بەشدار بن لە هەر لە شەو بێ یا ڕۆژ بێ ئەو کاتانە ئەفێڕۆ نەدەن. خی گەورە پاداش هەموو داتەوە. تۆش یاوتر هەبێ بۆ میراتی ئەو پێغەمبەرانە، تخوا وەرن بەڵێن بدەن مەی ڕەنجێنن دڵی موجیزانی زانا، نەیدۆڕێنن متمانەیان ئەگەر سەریشتان لە پێناودانە. دەستخۆشیم هەیە بۆ هەموو لایەکان بەتابەتی بۆ مەکتەبی زانایانی کۆمەڵ لە ئیدارەی ڕاپەڕین. خی گەورە پاداشم لایەکتان داتەوە. ئەمە بە گرنگیەوە دەڕوانینە هەم ئیجازە پێدانە ئەم دیراسەیە ئەم تەدریسە، چکە بە حەقەت هەر میلەتێک
پێشکەوتووە هەر میلەتێک پێشەنگەکانی مامۆستایانی ئاینی و خەڵکی خوێندەوار مستەقل بێ لە هەمیشە لە پشتەوە نابێ پێشەنگ دەبێ سەرکەوتوو دەبێ مامۆستایانی ئاینی دەرحەق بەم ڕۆڵەی کە پێیان سپێدراوە هەستن پێشەنگی و پێشەوایەتی لەدەست نەدەن ببنە نور و ڕووناکی بۆ کۆمەلگاکەیان هەم لە ڕووی دنیاەوە هەم لە ڕووی ئاینیەوە ومێدەواریشی ئینشاءالله ئەم جۆرە خول و دەورانە بەردەوام بن ئەم ئیجازە پێدان و تەدریسە بەردەوام بێ تاوەکو کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی هۆشیار و شارەزا و خوێندەوار بێت. پێغەمبەر فەرمووی ئین العولەما واتە جێگر و میراتگر دەبن بۆ چین و توێژی بەرزی ئەنبیا دیارە عولەماش دوو جۆرن لە ژین یەکیان بۆ دنیا و زانستی سەردەم دووەم بۆ دین و بۆ ڕێگای ئیمان عولەمای کوردیش زۆر بەتوانا بوو ڕێبواری ڕاستی ڕێگای خوددا بوو نزیک 100 ساڵە کە مەلای کوردی تەدریسی دەکرد بە دەست و بردی کە مەلای کوردی حوجرەی دانا بوو بیر و زانستی زۆر بەتوانا بوو زانکۆ دیار نەبوو لەم کوردستانە خوێندنگا نەبوو لەم نیشتیمانە لەناو حوجرەدا هەزاران مەلا ئیجازە دەدران لە ئەم لەو ئەولا شۆڕژگێڕی کورد پیاوی حوجرە بوون فەقێی مزگەوت و دەرس و دەورە بوون ئەدەب و هونەر شیعر و هۆنراوە لەناو مزگەوت و حوجرە دانراوە